پارتی دموکراتی کوردستان سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات. بڕیارە سبەینی هێشتاندێکی باڵای مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان سەردانی سلێمانی بکات و لەوێ لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبێتەوە. بەپێی بەدوەداچوونەکانی من پرسی هەڵبژاردن و پەیوەندیەکانی هەردوو لاتەوەری سەرەکی کۆبوونەوەی سبەینی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت. کۆبوونەوەی مەکتەبی سیاسی هەردوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان لە کاتێکدا ماوەی هەفتەیەکە پەیوەندی نێوان ئەو دوو حیزبە ئاسایی بۆتەوە دوای کۆبوونەوەکەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیران و مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان. لە دوای ئەم کۆبوونەوە چەندین جار یان سێ جار دیکە سەرۆکوەزیران و جێگری سەرۆکوەزیران یەکتریان بینیوە لە چەند شوێنێکی جیاجیا لە ئەنجومەنی وەزیران لە بارزان و لە هەولێرجا. ئەم کۆبوونەوە دوای ئەوەیەکە لە ماوەی چەند ڕۆژ ڕابردووشدا مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان لە ڕاگەندراوێکدا ئاماژەی بۆ دا کە پێویستە تەواوی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەزمون وەربگرن لە ڕاپەڕین و بتوانن لەسەر ڕێککەون ئەو کێشە و گرفتانە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە نەبێنێ. دوای ئەم دەست پێشخەری بارزانی هەرڕاستەوخۆ مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان هاتە سەر هێڵ و کۆبوونەوەی ئەنجامدا و لە بەرامبەریشا باخڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی دوو ڕۆژ ڕابردوودا لەگەڵ مەکتەبی سیاسی حیزبەکەی کۆبووە. ئەویش بە هەمان شێوەی بارزانی باوەیەک پشتیوانی خۆی بۆ ئاسایبوونەوەی پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان دەربڕی و پێشوازیان کرد لە یان ئامادەیان دەربڕی بۆ هەر دەست پێشخەرێک بۆ ئاسایبوونەوەی پەیوەندی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان. بەپێی زانیاریەکانی من تەبەن ئەمڕۆ زۆر بەدوەرچوون کردووە، زۆر گفتوگۆم کردووە لەگەڵ بەرپرسانی پارتی و یەکێتی لەسەر پرسی هەڵبژاردن و کێشە و ئەو کێشە و گرفتانی لە نێوە هەردوو لاداماون. پێشەوەی بسمە سەر ئەو بەدوەرچوونانە پێم خۆشە شاندەکەی یان بۆتان باسی شاندی پارتی دموکراتی کوردستان بکەم کە بەدەست زوم گەیشتووە و شاندی پارتی پێک دێت لە مححمود محەممەد ڕێبواری هەڵدا، پشتیوان سادق و هێمن هەورامی و جعفەر ئیمینیشی و عەلی حوسێنیش کە تەبەن عەلی حوسێن ئێستا بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتیە لە سلێمانی ئەو پێکێنەریان بەشێکی سەرەکی شاندەکەیەوە لەلایەن شاندێکی مەکتەبی سیاسی یەکێتی کە ئەوانیش بەپێی زانیاریەکانی زۆم شاڵاو عەلی حەسکەری و دکتۆر خەسرە و عیماد ئەحمەد و ڕزگاری حاجی حەمە و دکتۆر میران پێشوازیان لە یەکرێ گفتوگویەکی چڕپڕە بێ لەسەر پرسی هەڵبژاردن و پەیوەندی نێوان هەردوو لار. یەکێک لە گرفتەکانی یەکێتی و پارتی لە ماوەی ڕابردوودا کە هەیان بوو کێشەی هەڵبژاردن بوو و چۆن هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام درێ. ئەوان تا ئێستا نزیکەی 8 کۆبوونەوەیان کردووە لە ڕابردوودا لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن و شێوازی هەڵبژاردن گەیشتنێت چوار خاڵ. بەڵام یەکێک لە بابەتە سەرەکیەکان کە تا ئێستا ماوە دوو بابەت سەرەکی کاراکردنەوەی کۆمیسیۆن و پێکاتەکانن. پرسی پێکاتەکان یەکێکە لەو گرفتانەی کە تا ئێستا لە نێوان یەکێتی و پارتی ماوە یەکێتی پێوەیە کە ئەبێ لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و یەکێتی پێیان وایە ئەبێ پێکاتەکان وەک هەڵبژاردنی گشتی دیکە دابەش سەر چوار بازنە هەرێمی کوردستان بێ. لە بەرامبەر پێکاتەکانەوە ڕەتەکەنەوە پارتی دموکراتی کوردستانیش بەناڕاستەوخۆ پشتیوانی پێکاتەکانەکە و ڕاستەوخۆش ئەڵێ ئەبێ پێکاتەکان بڵێ خاوەنی ڕێی خۆیان و کەس ناتوانێت جگە لە پێکاتەکان بڕیار لەسەر پێکاتەکان بدا و تەبەن ئەمە بۆچوون بە تاسا ڕێی هەردوو لا بوو بە شێوی فەرمی. من ئەمڕۆ قسەم لەگەڵ چەند کەسێک لە پارتی دموکراتی کوردستان کە بەرپرسیارەتی جیاواز و باڵیان هەیە و لە بەشی هەڵبژاردنی پارتی گفتگۆشم لەگەڵیان کرد و لەگەڵ ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی قسەم کرد. وتم ئێوە چیڵێن بە پارتی وت لە پەیوەندی یان دۆخی ئێستای ئێوە یەکێتی ئاسایی بۆتەوە لەبارەی پێکاتەکان هەڵبژاردن گەیشتونەتە چی؟ ئەوان وتیان ئێمە تا ئێستاش پێیان وایە بەشێکی زۆری داواکارەکانی یەکێتی ما قبول کردووە پرسی پێکاتەکان خۆیان بڕیار سەر چارنووسی خۆیان بدەن. لەگەڵ یەکێتیش پرسیارم کرد وتم ئەی لە دوای ئەم دۆخی کە دروست بوو هەفتەی ڕابردووە ئاساییبوونەوەی پەیوەندیەکانتان گەیشتن بەرەکەوتن لەسەر هەڵبژاردن یەکێتی نیشتیمانی کوردستان باز لەوە کە تا ئێستا ئێمە خاوەنی ئەو ڕێین و ئەمانەوێت بە شێوەی فەرمی پێکاتەکانی داوای سەربازەکانی هەرێمی کوردستان بن و بەتایبەت پێکاتەکانی سلێمانی و پێکاتەکانی گەرمیان و کۆیەوتە ناوچێت ترکا کەونە سنووری سیاسی ناوچەی سەوز کە وای بیان زۆری سەوزی پێگوترێ. لەبەرەوە تا ئێستا ئەوەی کە ئەمە زانیاریان بۆیەوە گوازمەوە تام کولەکە لەبارەی
هەڵبژاردنەکانەوە هیچ بەرەو پێشونەی لە پەیوەندی نێوان چێت و پارتی نەچۆتە پێشەوە سبینی ئەم دوو حیزبە کۆ بنەوە مەبەستیانە ڕێگە چارەی دەرچێک بۆم بابەتە بدۆزنەوە بۆی کە بە شێوەی ئاسایی و بە شێوەیەکی جۆرێک لە دوور لە ئەم دۆخی کە لە ڕابردوودا هەبوو پەیوەندەکانی هەردوو لاوە کێشەکان چارەسەر بکرێن ئەم هەموو دۆخی ئێستا کە لە هەرێمی کوردستان تەبعاً ئەگەر هەفتەی ڕابردوو مۆبایلەکەت دەربێنە و سەیری ناو تۆڕە کۆمەڵاتەکان کرد بە پڕ بوو لام ململانی سیاسی ئەندامانی هەردوو لە و جۆرێک لە ململانێکی تونتە و بەڵام لە هەفتەیەکە لە دووشەمەی ڕابردوو بە دیاریکراوی تا ئێستا ئەم دۆخە ئاسایی بۆتەوە ئێستا تۆڕە کۆمەڵاتەکانیش دۆخیان ئاسایی و لاوە ئەنی ئاسایی و ململانەی نەماوە وەکو پێشتر ئەوەی تا ئێستا هەیەەوە هەموو ئەو دۆخانە لە ڕابردوودا چەند هەوڵێکە بوو بەتایبەت کە ئەمریکا و بەریتانیا بە شێوەی لەسەر ئاستی نوێنەری وەزارەتی دەرەوەی ئەمریکا و کۆنسوڵخانەی بەریتانیا و باڵێۆزخانەی بەریتانیا لە عێراقیش هەوڵێکیان هەبوو بۆ ئاساییکردنەوە پەیوەندی هەردوولاوە ئەم یەکێتی و پارتیش چەند جارێک ناڕاستەخۆ هەوڵیان داوە کە ئەم دۆخە ئاسایەوەتەوە لە ئێستادا کە دۆخی و دوان ئاسایەوەتەوە بەڵام تا ئێستا چارەنووسی هەڵبژاردن بە نادیاری ماوەتەوە لە ئێستادا تقریبا 6 مانگ و 3 ڕۆژ لە بەردەم لایەنە سیاسەکان ماوە ئەمڕۆ تێپەڕی 6 مانگ و 2 ڕۆژ لە بەردەم لایەنە سیاسەکان ماوە بۆ ئیکارڕێککەون کۆمیسیۆن پێویستی بە 6 مانگە تا ئێستا ئەوەی کە کۆمیسیۆن قسەم لەگەڵیان کردەوەن لە سوور لەسەر ئەوەی ئەو وادەیە کە دیاریان کردو 6 مانگە واگەر لایەنەکانی ڕێکەون سیفەتی بدە بە پەلە بدەن بە کاراکردنەوەی کۆمیسیۆن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنیش ئەنجام بدەن لانی کەم 2 هەفتەیان پێویستە 2 هەفتە بۆ 3 هەفتە بۆی کە بتوانن بابەتەکە بە خێرای تێپەڕێن لەگەڵەوە تا ئێستا کۆمیسیۆنش جۆرێک لە بۆشوونێکتر هەیە لەوێن دەرێت باز لەواکەن کە ئەوانیان دەرچێکتر بدۆزنەوە بۆی کە بتوانن لانی کەم لە 5 مانگ بۆ 6 مانگ بتوانن هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بەڕێوە بن.